ناوی کتێب پیاوێک بە ناوی ئوڤێ نووسینی فرێدریک باکمان وەرگێڕانی جوتیار قارەمان لە بڵاوکراوەکانی ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان. کتێبی ململانی نێوانەوەی پێش تەکنەلۆژیا و دوای تەکنەلۆژیا، گەڕانەوەی هیوا بۆ کەسێک کە دوای مردنی خۆشەویستەکەی لە ژیان بێزار بووە، پێکەنین و گریان، تووڕەیی و بەزەیی، بێدادی حکمی سەرمایەداری سەردەم. ئەم کتێبە یەکێکە لە بەناوبانگترین کتێبەکانی جیهان و مای ڕەزامەندی زۆربەی ڕەخنەگرە جیهانەکانیش بووە و پێدەچێت لەلایەن خوێنەری کوردیشەوە پێشوازیەکی گەورەی لێ بکرێت. کتێبی لەم جۆرە زۆر نووسراون و زۆریش بڵاوکراونەتەوە، بەڵام کەمن ئەو کتێبانەی کاریگەری گەورەیان لەسەر خوێنەرەکانیان دروست کردووە. ئەم کتێبەش یەکێکە لەو کتێبانی کاریگەری ئەرێنی لەسەر خوێنەرەکانی جێدەهێڵێت.